بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە تایبەت لەبارەی پرسینەوتەوە بەکوێ گەشتون کەی چارەسەر دەبن لێک تێگەیشتەکان بەکوێ گەشتون گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز عەلی نزار بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ. بەڕێز کاک عەلی نزار بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ سپاس دەکەم، سپاس بۆ دەرفەتی پێداین بەشداریت کرد لە بەرنامەی پرسی ڕۆژ. با لەوە دەست پێ بکەیت موچەخۆران هەرێمی کوردستان هەمویان دەزانن سۆمۆ چی دەکا لەبەرەوەی ئەوەندە کێشەی موچە پەیوەست کراوە بە کۆمپانیای سۆمۆوە بەداخەوە کابوو وانە بێ. کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا لەبارەی پرسی نەوت بەکوێ گەشتون، لێک تێگەیشتنەکانتان بەکوێ گەشتون؟ سپاس بۆ پرسیارەکەتان. لێک تێگەشتنەکان لەسەر بناغەی یاسای بودجە و گۆڕانکاریەکانی ئەنجام دەدرێت لەبەرەوە یاساکە بنەمایە بۆ ئێمە. ئەو گفتوگویانەی کە ئەکرێت هەمووی لەسەر ئەم بنەماغەیە و ئەمە پەیوەندی هەیە بۆ بڕیایی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دراوە. لێک تێگەشتنەکان و گفتوگۆکان لە نێوان شەریکەی سۆمۆ و کۆمپانیای سۆمۆ و هەروەها وەزارەتی سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان و هەروەها وەزارەتی نەوتی عێراق توانم بڵێم گفتوگۆکان هەمویان گفتوگۆی ئەرێنین لە ئاستێکی باشدان و بە تەواوەتی ئەتوانم بڵێم ئەو لێک تێگەشتنە هەیە تاوەکو دووبارە نەوت هەناردە بکرێتەوە لە کێڵگەکانی هەرێمی کوردستان. شتێکی کە ئەتوانم بڵێم پەیوەندی هەیە بەم دۆسیەوە ئەوەیە کە ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان کارەکەن ئەیانەوێت کە جۆرە زامنێک هەبێت بۆ داهاتەکانیان تاوەکو بتوانن ئەوانیش کار بکەن و بەپێی یاسا بەپێی ئەو ڕێژەی کە بەپێی ئەو ڕێژەنەوتەی کە ئەو کۆمپانیانە دەینێرن بۆ وەزارەتی نەوتی عێراق بەپێی ئەو داهات بۆپێی ئەو نەوتەی کە ئینێرن داهاتیان پێدەدرێت و هەروەها وەزارەتی سەرچاوە سروشتیەکان لە هەرێمی کوردستان ئەبێت پارەی ئەو کێڵگانە بات ئەو کۆمپانیانی کە کارەکەن لە کێڵگەکانە بەپێی بەرهەمێنانی نەوتەکەیان گەشتونەتە ئاستێکی زۆر کۆتایی زۆر کێشە نابینم لەم بابەتانەیە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی هەبێت بە ڕاوێژکاریەکی جیهانیەوە و حکوومەتی ناوەند ئەتوان بڵێم ڕێکەوتن کراوە لەسەر شێوازی کارکردن و تاوەکو بتوانن ڕێژەیەک دیاری بکەن کە ینی ئەم کۆمپانیایانە چەندێکیان پێ بدرێت تاوەکو بڕۆینە قۆناغی دواترەوە کە ئەویش جێبەجێکردنەکە. كم هو نسبة الذي ئەوەی کە دیاری ئەکرێت $16 بۆ هەر بەرمیلێک ئەمە بە دەرهێنانی نەوتەکە و ناردنی نەوتەکەش ئەمە بەپێی بۆ چۆن بڵێ پێشبینیە ئەکرێت بگۆڕدرێت لە دوای ئەوەی کە راپۆرتێکی لایەنی نێودەوڵەتی ڕاوێژکاری راپۆرتەکەیان بدەن لە دوای ئەوە ئەکرێت دەستکاری بکرێت لە دوای 90 ڕۆژ لە دەستپێکردنی گفتوگۆکان ئەم ڕێژەیە دیاریەکرێت. باشە بەڕێز کاک عەلی نزار کۆمپانیاکان چی دەڵێن؟ کۆمپانیاکان لە گفتوگۆکاندان ئەوان زۆر جار گرفتی ئەویان نەبووە دەڵێن ئێمە ملیارێک دۆلارمان لای حکوومەتی هەرێمە وەکو حەقدەستی خۆمان پی نەداوین. ئایا ملیارە حکوومەتی عێراقی لەگەڵان ڕێک دەکەوێت لەسەر ئەم بڕایان ئەوە لاسی حکوومەتی هەرێمە بیداتەوە بۆوان؟ ئەتوانم بڵێم گفتوگۆکان لە ئێستاە لەسەر ئەو پرسانەیە کە لە ڕابردووە ڕوویاوە باسی ئەوە ناکرێت بێت شێوەیەک باسی ئەوە ئەکرێت کە لە ئێستاە بەرهەمە هێنرێت و حەقدەستی ئەوان شێ بێت لە داهاتوە لەبەرەوە ناتوانم بڵێم بۆ نمونە ئەمە پەیوەندی بە ئەو داهاتانی ڕابردووە نییە کە کۆمپانیاکانە بێ پێیان بدرێت ئەوە ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکانە
بەڵام ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ حکوومەتی مرکزیە بکرێت بۆ دانانی یاسای بودجە لە یاسای بودجەیە کە ئێستا دیاری کراوە بەپێی ئەو ڕێژەیی کە بەرهەمیەت ئیتر ئەنێدرێ بۆ دەرەوە یاخود لە ناوخۆ بکارێت بەپێی ئەو پارەیان پێدەن. باشە کەواتام لێک تێگەیشتانە بۆ مەرحەلەی ئایندەیە بۆ قۆناغەکانی ئایندەیە بۆ مانگەکانی ئایندەیە ئێوە داوای چەند لە هەرێمی کوردستان بڵێن سۆمۆ چەندە نەوتی دەوێت بە پێ ڕێکەوتنەکان لە هەرێمی کوردستان 120,000 بەرمیل لە ڕۆژانە یان زیاترە بڕەکە یان هەرێم بتوانێت چەند بەرەم بێنێ ئەوەندەی لێ وەردەگرن. لە ئێستا بەپێی یاسای بودجە ئەبێت لە 400,000 بەرمیل لە ڕۆژێکە کەم نەبێت ئەمە بەپێی یاسای بودجە بەڵام بەپێی بەرهەمێنانی ڕاستەقینە کە ئایا ئەم چڵگانە چەند بەرهەمێنن لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم کە ژمارەکان لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لەلایەن کۆتا بڕیاریانەوە دیاریکراوە بە بڕی 230,000 بەرمیل لە ڕۆژێکدا کە بڕێکی ئەمە بەکارێت بۆ بەکارهێنانی ناوخۆی هەرێم و ئەوەی کەش پەیوەندی هەیە بە بابەتە لۆجیستیەکانەوە تاوەکو بتوانن ئەم ڕێژەیە بەرز بکەنەوە و تاوەکو بگەنە ئەو ڕێژەیە کە لە یاسای بودجەیە دیاری کراوە بە پێشببینی ئێمە لەوانەیە لەو بڕە کەمتر بێت کە دەستیان پێکردەوە بەڵام ئەگەر هەیە لە داهاتوە زیاتر بێت و هەرچەندێک بەرهەم بێنن هەرچەند کەم بێت دەبێت وەک چۆن بڵێ مامەڵی پێوە بکرێت بنێردرێت و کۆمپانیاکان پابند بن و پامەندی خۆیان دووبات کردوەوە تاوەکو ئاستی بەرهەمێنانی نەوت بەرز بکەنەوە تاوەکو ئەو ڕێژەیە کە لە بودجە دیاری کراوە. باشە بەڕێسیاگەلی نزار ئەنی وا دەردەکەوێت حکوومەت یێرەم دەڵێمە ڕازین لەسەر ئەوەی نەوتێرم لە ڕێگەی سۆمۆ بڕوا بەڵام کۆمپانیاکان یەکێک لە مەرجەکانیان لەگەڵ هەرێمدا کردویانە ینی نەوتێرم بەبارم تا گیرێت تا حەقی خۆیان پێدەدرێ ئایا بەڵێن کۆمپانیەکانیش ڕازین لەسەر ئەمە لەسەر ئەم لێک تێگەیشتنە تازێ؟ ڕاستیدا ئەتوانم بڵێم کە ئەمە بابەتێکی استراتیژی زۆر گرنگ دوا ئەخات و ئەمەش کە بەرهەمێنانی نەوتە لە کێڵگەکانی هەرێمی کوردستانەوە ئەمە بابەتێکی سەرەکیە بۆ ئێمە شەریکەکان توانم بڵێم کۆمپانیەکان بەرژەوەندی خۆیانە لە بەرژەوەندی خۆیانە کە دووبارە دەستکەنەوە بە هەناردەکردنی نەوت بەرهەمێنانی نەوت تاوەکو بتوانن کە ئەو داهاتانی بۆیان دیاریکراوە بەدەستی بێنن ئەم دەستکەوتە ئەم شتە لە دەست بدەن لەوانەیە زیان بە خۆیان بگەێنن کە ئێمە لە کۆتایی ساڵەکە نزیکە بینەوە زۆر گرنگە کە دووبارە دەستکەینەوە بە هەناردەکردنەوەی نەوت و کۆمپانیەکانیش ئەزان کە لە کاتی خۆیان هەر بەپێی ئەو ڕێکەوتنی کە کراوە لەو کاتێک کە بۆیان دیاریکراوە داهاتەکانیان پێدرێت ئەمە بەپێی ئەو یاسایە کە لە ئەنجومەنی وەزیران ئیمزای لەسەر کراوە ئەمە دواخستنەکە بۆ قازانجی ئەوان نییە و هیچ شتێکیش نییە لە یاسا بەهێزتر بێت لە دابینکردنی بەرژەوەندی بۆ کۆمپانیاکان و هیچ شتێکیش لەو زەمانەتە گرنگتر نییە کە لایەنی حکوومەتی عراقیەوە پێشکەشی کۆمپانیاکان کراوە و دڵنیام ئەوە ئەبینن کە هەموو شتێک بەو شێوازە ئەڕوێت کە ڕێکەوتن کراوە لەسەری و دانراوە لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی نیاوەندیە. باشە بەڕێزکاگەلی نزار ینی لە دانیشتەکانتان لەگەڵ هەرێمی کوردستان گەشتون بەو قەنەعاتی کە هەرێمی کوردستان تەواو ئامادەیە بۆی نەوتەکەی ڕادەستی سۆمۆ بکە لە ڕێگەی ئێوە بنێردێتە دەرەوە ینی هەرێم تەواو ئامادەیە هەم لە ڕووی بڕیارەوە هەم لە ڕووی تەکنیکیەوە. لە ڕاستیدا لە هەموو کۆبوونەوەکان ئێمە هەستمان بۆ کردووە و توانم بڵێم جدیەکی زۆر هەیە لە هەردوو لاوە لە وەزارەتی نەوتی ناوخۆ وەزارەتی سەرۆشتەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش
حکومەتی هەرێم پابندە و لەسەر ئاستی باڵا ئامادەبوونیان هەبووە و هەمویان لایەنگرن کە دووبارە ئەم پرسە ینی دەست پێ بکەینەوە و بە شێوەی یاسایی چارەسەری بکرێت کە بە تەواوەتی کاریگەری هەیە لەسەر گەلەکەی خۆمان لە هەرێمی کوردستان و تاوەکو بتوانین هەردوو حکوومەتەکان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند پامندەکانیان ئاراستە یەکتر جێبەجێ بکەن. وەزارەتی نەوتی اتحادی ئەتوانم بڵێم زۆر گەشتبینین و بە تەواوەتی ئامادەین ناڵین لە ماوەی چەند ڕۆژێکاڵین لە ماوەی چەند ساعاتێکە ئێمە ئامادەین هەر کاتێک دەستپێکردنەوەی نەوت هەناکردنەوەی نەوت دەستی پێکرد ئێمە ئامادەین بۆ وەرگرتنی. باشە یەکێک لە لایەنەکان تورکیایە ئایا تورکیا بۆ مە ئامادەیە هەندێک دەڵێن تا ئێستا بە نووسرا و ڕەزامەندی نەداوە ڕاستە بە لێدوان دەڵێ ئێمە ئامادەین بۆ وەرگرتنی نەوتەکە لە بەندەری جێیان ئایا تورکیا ئامادەیە بۆی کە نەوتەکە بە بەندەری ئەواندا ڕەوانە بکە ئەگەر تورکیا بۆ مە ئامادە نەبێ حکوومەتی عراقی و کۆمپانیای سۆمۆ بەدیلی چییە ئایا بۆری ڕێگەی دیکەی هەیە؟ بەڵێ حکوومەتی تورکیا کە نوێنەرایەتێکرا لەلایەن وەزارەتی وزەی تورکیاوە بەڵێ ئامادە باشی خۆی دەربڕیوە و ڕەزامەندی خۆشی دەربڕیوە کە هەموو بۆریەکان بۆ هەناردەکردنی نەوت دەست پێ بکەنەوە هیچ کێشەیەکیان نییە لە هیچ جۆرە کێشەیەکیان بۆ دروست نەبووە نامەمان بۆ هاتووە لە مانگی دەی ساڵی پارەوە کە بگەنە ڕێکەوتن و ئێمە ئامادەیمان هەیە هەر کاتێک لە دوانێک بدرێت کە ئێمە دەمانەوێت هەر کاتێک لە دوانی ئەوە بین کە دەمانەوێت نەوت هەناردەی دەرەوە بکەین لایەنی تورکیا ئامادە باشی خۆیان دەربڕیوە. باشە کاگەلی نزار ینی ئێوە دەزانن هەموو کۆبوونەوەیکیەوە لەگەڵ وەفدی هەرێمدا موچەخۆران هەرێمی کوردستان هەموو چاویان لە وردەکاری کۆبوونەوەکەی لە دەرەنجامەکانێتی چونکە موچەی فەرمانبەران پەیوەست کراوە بە دەرەنجامی ئەم گفتوگۆیانەوە لە کاتێکدا ڕەنگامە بڕیارێکی دادپەروەرانە نەبێ لە کاتێک ینی ئەکرێ موچە بەدەر بکرێ لەم پرسانە هەتا ڕێک دەکەون ئێوە خۆتان چۆن لەم پرسە دەڕوانن ینی هەستان چۆنە کاتێک گفتوگۆ دەکەن دەزانن ملیۆنێک موچەخۆری هەرێمی کوردستان چاوەڕوانی گفتوگۆکانی ئێوەیە جاری وایە بە مانگ و بە دوو مانگ و هەندێک جار سێ مانگی پێچووە تا موچەکەیان تاخیر بووە. من نوێنەرایەتی چۆن بڵێم بە ناوی حکوومەتی ناوەندەوە قسە ناکەم تەنها بە ناوی سۆمۆ قسە ئەەکەم بابەتی موچە کە ئاوادوا ئەکەوێت بابەتێکی زۆر ناخۆشە کە لەبەرەوەی نەوتەکان نەوت هەناردە نەکراوە موچە دوا ئەکەوێت ئەمە شتێکی زۆر ناخۆشە. ئیتر ئەم بابەتە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندەوە و گرنگە هەردوو لە بە گرنگی بڕوان ئەم پرسە لەبەرەوەی تا زووتر دەست بکرێتەوە بەم کارە زووتر کێشەکان چارەسەرەکرێن تاوەکو بتوانین هاوکاری پێشکەشکەن و لە دواترە هەموو ئەو پابندبوونانی حکوومەتی ناوەند هەیەی پێشکەشی بکات بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زۆر ناخۆشە کە زۆر ناخۆشە کە ئەبینین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی ئەم هۆکارانەوە معاشەکانیان پێ نادرێت موچەیان پێ نادرێت ئەمەش ینی هۆکارێکی زۆر بەهێزە تاوەکو هەموو لایەنەکان کۆمپانیاکان هەموو لایەنەکان پێکەوە کار بکەن تاوەکو بە زووترین کات چارەسەرێ بدۆزنەوە بۆ ئەم کێشەیە و ئێمە ئەم ڕێکەوتنانە کە ئیکەین بە باشترین شێوە ئەم ڕێکەوتنانە ئەەکەین و ئەم ڕاستیە لە بەرچاوەگرین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێوی تێپەڕەبن. ئێمە پابندبوونی زۆر گەورەمان هەیە لە بەردەم بۆ منەڕێکخراوی ئۆپێکە لە بەردەم بازاڕی جیهاندایە کە ئەو کۆمپانیانی کە ڕێکەوتنیان هەیە لەگەڵمان تاوەکو نەوت بکڕن ئەمانە هەمووی شتی پرسی گرنگن کە ئەبێ بەگرنگیەوە لێ بڕوانی. بەڕێز کاگەلی نزار بەڕێبەری کۆمپانیای سۆمۆ من پرسیاری دیکە مابوو بەڵام دەزانم ئێوە دەرفەتەن نەماوە سپاس دەکەم کە بەشداریت کرد لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ خەڵکی کوردستان گرنگ بوو کە لە دەمی بەڕێستانەوە وەکو بەڕێبەری کۆمپانیای سۆمۆ ئەم زانیاریانیان پێ بگات سپاس دەکەم.
زۆر سپاس بۆ بەڕێز کاگەلی نزار بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ. خۆشەویستان بەردەوامە بین شوێکی کورد وەرەگرین و دێنەوە خزمەتتان.